باوتان لەبێ هەموو لایەک بەخێر بێن. ئەمڕۆ تیمی پارێزەران سەردانی چاکسازی گەورانی هەولێرمان کرد بە مەبەستی بینینی هەر پێنج سزادرا و هەرێک لە شێروان شێروانی و شیفان سەعید و هەروەها ئەیاز کەرەم و گوهدار زێباری و هەروەها هاریوان عیسا. ئێمە داوای پێنج کەسمان کرد ئەوان تەنها ڕێگایان پێداین دوو کەس ببینین و ئێمە لە پەیجی فەرمی خۆمان وەکو تیمی پارێزەران بەیاننامەکمان بڵاو کردەوە کە ڕێگریمان لێکراوە هەر یەک لە شێروان شێروانی شیفان سەعید هەروەها ئەیاز کەرەم ببینین و دووپاتی دەکەمەوە تەکیدی دەکەمەوە ئەمە لەگەڵ تیمی پارێزەران لەگەڵ کامەران لە ژوورەوە بووین و دوو پارێزەریشمان لە دەرەوە ئەوان لە ناو سیارە ئینتیزاری ئێمەیان دەکرد ڕێگریان لێکردین ڕێگەیان نەدار ئەو سێ ببینین هۆکارەکەی بۆچیە نازانم لەگەڵ ئەوەی کە بینینی هەر سزادراوێک لە سەلاحەتی بەڕێز بەرپرسی بەڕێوەبەری یاسایی چاکسازی گەورانی هەولێرە ئەو سەلاحەتی هەیە کە قرار بدا ئێمە ببینینە نەبینین ئەو موافقەی داینێ و بەنامەیەکیش نووسی بۆ ئەفسەرێکی چاکسازی کە بەڕێوەبەری جێبەجێکارە لێوەندەر لە زێرەڤانی لەناو ژوورەوە ئەوان تەنها لایانی تەنفیزن بۆیان هەیە تەنها بیان هین و بیان بگەڕێنەوە ئیشیوان نییە ڕەفز بکەنەوە بەڵام پێمان سەیری بوو ئەمەش تووشی شۆک بووین کاتێک گوتی ناکتوان ئەوانە ببینن زەڕبی لەسەر ئەو ناوانە لێدا کە ئەوانە ناکرێ بیان بینن هۆکارەکەی بۆ چییە ئەو پرسیارە دەبی لە خۆیان بکرێ بزانین لۆ ڕێگەیان نەداوە ئەمەش بۆی وتمان ئەو ڕاگەاندەوەی ئەو بەڕێوەبەری چاکسازی گەورانی هەولێر دوای ڕاگەاندنەکەی ئێمە بڵاوی کردێتەوە وتمان بۆی ڕاستیەکان نەشێوێندرێ ڕاستەکەی بەو شێوەی بووە ئەمە داوای هەر پێنجمان کردو ئەوان دویان بە ئێمە نیشان داوە ئێمە خۆ ناکرێ بین هەر پێنجمان نبینی ئەمە دووان بینیوە بەڵام ئەو دوکە بینیوانە ئەمە باسمان نەکردی ئەمە گوتومانە ڕێگریمان لێ کراوە لە سێ لەو کەسانێک کە ئێستا لە چاکسازی گەورانی هەولێر ناگەڕێن بیان بینین ئێمە پێمان سەیرە نامانەوێت لەگەڵ بەڕێوەبەری چاکسازی گەورانی هەولێر بکەوینە وەڵامدانەوە و بەیاندامەوە ڕوونکردنەوە ئەو ڕوونکردنەوە بدات بۆ ڕاگەشتی من جای بدەمەوە دەمانەوێت یعنی هاوکارمان بێن هاوکاری ئەو بنکراوانە بن مافێکی سروشتی خۆیانە محامیەکانیان ببینن ئەمە ماوەی دوو مانگە ئەوانەمان نەبینیوە و پارێزەرەکانیش ئەمەش حەق خۆمان ئەوان ببینین یعنی ئەمە لە چەند ڕۆژە ڕابردوو یەک دوو پارێزەرمان چوبنە چاکسازی گەورانی سلێمانی باوەڕکەن ئەو سزادراوانەی چاکسازی گەورانی سلێمانی لەگەڵ پارێزەرەکانی من باسییان کردبوو لە ئیتیمەکە ئێمە وتیان وەڵڵاهی لە ناو چاکسازی گەورانی سلێمانی سوێن بەسەری بەڕێوەبەری چاکسازی گەورانی سلێمانی دەخۆن هیوادارین ئەوانەی کەشەم وابن ینی بۆ ئەوە بکەین ئەمە سەنگەر لێکتر بگرین ئەمە هەمومان هەدەفەکمان هەیە ئەویش ئەوەیە موکلەکانمان ئازاد بکەن ئەوانیش ئیشان ئەوەیە چاکساز بن لەوەی ئەو سزادراوانەی کە لەوێ گیراون ئەگەر خوا نەخواستە چ ئەوانەی هەڵیان کردێت چ ئەوانەی بەبێ هەڵە گیراون دەبی معاملەیەکی جوانیان لەگەڵ بکەن بەڕاستی ڕازیش نینە لە ئەدایەکە و هەمویان ناڕازین بە شێوەیەکی گشتی ئەوانە موکلەکانی ئێمە زۆر ناڕازین لە ئەدا مامەڵەکردنی ئیداری چاکسازی گەورانی هەولێر لەگەڵیان نا و یەکەم زانێت چەندین جاری دیکە ئێمە چونە ڕێگریمان لێکراوە ئەوان باسی لە بەیاننامەکەیان باسی سەعات 12 دەکەن دەبێت بۆ هەموو لایەک ڕوون بکەمەوە بۆی خەڵک بەناوعاکی دیکە تێنەکە باڕاستیەکە بزانی بە پێی بڕیاری ئەنجومەنی وەزیران و حکوومەتی هەرێم دەوام تا سەعات 3ە بەڵام بۆ تە عرف و عادەت هەست دەوامەکانی کردوتە سەعات 2 ئێمە لە چاکسازی سلێمانی برادەرانی مە سەعات 2 چوینە خەڵکیان بینیوە 2 دوای نیوە ڕۆ خێرە لە هەولێر سەعات 12 لە بەیاننامەکە نووسێتی سەعات 12 هاتوونە بما معناه یعنی ئەوانە تاخیر هاتوونە ئەگەر هەر پرسیارشکەیە ئەمە ئامادەین لە خزمەتتان دەین گومان دەکرێت ینی ئەو کەسانە ئەشکەنجەدەران بۆیە ینی ئێوە بیان بینن یاخود ئەشکەنجەی دەرونی بێ یاخود جەستەی بێ بە هەر زۆرەکان بێت پرسیاری دومیشم لەبارەی لێبوردنی گشتیە ئایا چی کراوە و بە دیاری کراوی هیچ ڕێ و شوێنێک یاخود بڕیاریشی تازە هەیە سەبارەت بۆی کە بۆ بە ئەمیان نیشانەدەوە ئایا ئەشکەنجە دراون یان ئەشکەنجە نەدراون ئەوە ئەو پرسیارە ئەمەشی خستۆتە گومان یعنی هۆکاری چی کە ڕێگەیان نەدا ئەمە شێروان شێروانی و شیفان سەعید و ئەیاز کەرەم ببین ئەمە ئەو پرسیارە لە ئێمەش دروست بووە بەڵام جارێ ناتوانین هیچ قرارێک بدەین لەبەر ئەوەی ئێمە لەو یەک دوو ڕۆژی ڕابردوو لە بەیانیەوە خەریکی سەردانیکردنی لایەنە پەیوەنددارەکانی لەگەڵ ئەوەی ئێمە کە لە زیندان هاتینە دەرەوە لە چاکسازی گەوران یەکسەر ئاگاداری وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیمان کردوێتەوە و هەروە ئاگاداری دەستەی مافی مرۆڤمان کردوێتەوە ئاگاداری یۆنامیمان کردوێتەوە ئاگاداری نێردە دیبلۆماتیەکانی هەرێمی کوردستانمان کردوێتەوە هەر یەکە بە شێوازێک بە ئیمێل و بە پەیوەندی ڕاستەوخۆ بە نامەی واتساپ بێ ئاگاداری هەموو لایەنەکانمان کردوێتەوە کە ئەمڕۆ ڕێگری لە تیمی پارێزەران کراوە سەبارەت بە بابەتی لێبوردنی گشتی دوای ئەوەی کە سۆدەکە حاضر کرا و بەڵام کۆبنەوەیەک لەگەڵ سەرۆکی پەرلەمان کرا لەلایەن لیژنەی باڵای ڕەشنووسی لێبوردنی گشتی جارێک بردیانەوە بەڵام ئێستا گەڕاوەتەوە لای خۆیان دەبی جارێکی ڕەوانی بەرلەمانی بکەنەوە ئێستا نانادێتەوە پەرلەمانیش لە ئێستادا لە عوتڵەدایە لە یەکی سێدەوامی فەرمی دەست پێ دەکات تەوەقوع دەکەم لە سەرەتای مانگی سێ ڕەشنووسەکە بگاتەوە پەرلەمان و ئینشاڵڵا لێبوردنە گشتەکە دەردەچێت